وتە و پەندەکانی بالولی حەکیم. مرۆڤ لەگەڵا ئایا بەگەڵ ئازاری دەگات؟ بالول کەسێکی حەکیم و زیرەک و ژیر و شارەزا و دانا بوو. بالول هەرچی لە ماڵ و سامان دەستی کەوت بۆ تێرکردنی برسیەکان و هاوکاری و یارمەتیدانی خەڵکی دەیبەخشی. زۆرینەی کات خواردنی تەنها نان و ئاو و خورما بوو. لە یەکێک لەو هەڵوێستانەی بالولی دانا ڕوبەڕووی بووەوە، جارێکیان کەسێک بانگەشەی ئەوەی دەکرد کە دانا و شارەزا و لێ هاتووە، بەڵام لە ڕاستیدا هیچ شتێکی سەبارەت بە ئاین نەدەزانی. ڕۆژێکیان خەڵکی لە دەوری خۆی کۆ کردبووە و قسەی بۆ دەکردن. کاتێک بالولی دانا بەلایدا تێپەڕی دانیشت و گوێی بۆ وتەکانی ڕادێرا. ئەو دەیگوت بەهەشت و دۆزەق بوونیان نییە، چونکە هیچ کەس لە ئێمە نەیبینیون. لە هەمان کاتدا شەیتانیش بە ئاگری دۆزەق ناسووتێت، چونکە شەیتان خۆی لە ئاگر دروست کراوە. چۆن بە شتێک دەسووتێت و ئازاری دەگات کە خۆی لەو شتە دروست کراوە؟ خەڵکەکە هەموو بێدەنگ بوون، چونکە هیچ وڵامێکیان پێ نەبوو. بەڵام بالولی دانا چاوەڕێی دەکرد تا شەو داهات. چووە بەردەمی ماڵی ئەو پیاوە و چاوەڕێی کرد تا بگەڕێتەوە. سەنگڵێکیشی بەدەستەوە بوو. کاتێک کابرا گەڕایەوە بینی وا بالول لەبەر دەرگای ماڵیان ڕاوەستاوە. پرسیاری لێ کرد کە بۆچی لەبەر دەرگای ماڵەکەی ڕاوەستاوە. بالول لە بڕی وڵامدانەوە سەنگڵەکەی کێشا بەسەریا، سەریشکە و خوێن بەسەریا هاتە خوارەوە. کابرا بەو حاڵەوە ڕۆیشت بۆ کۆشتی خەلیفە و سکاڵای دژی بالول تۆمار کرد. خەلیفە فەرمانی کرد کە بالول بانگهێش بکەن بۆ کۆشک. کاتێک بالول گەیشتە کۆشک، خەلیفە پرسیاری لێ کرد کە تۆ سەری ئەم پیاوە چکاندووە؟ بالول گوتی بەڵێ. خەلیفە گوتی بۆچی ئەو کارت کرد؟ بالول گوتی ئەمڕۆ ئەم پیاوە قسەی بۆ خەڵکی دەکرد و دەیگوت شەیتان بە ئاگری دۆزەق ناسووتێت و بە ئاگر ئازاری ناگات، چونکە خۆی لە ئاگر دروست کراوە. منیش ئەو سەنگڵەم کێشا بەسەریدا کە لەگەڵ بوو، بەڵام لەو بڕوایەدانیم ئازاری پێگەیشت بێت، چونکە ئەو لەگەڵ دروست کراوە و سەنگڵیش گڵ بوو. پرسی ئایا ئازارت گەیشتووە بە سنگڵەکە؟ وتی بەڵێ، زۆریش ئازارم گەیشتووە. بالول وتی چۆن بە شتێک ئازارت دەگات کە خۆت لەو شتە دروست کراویت؟ دوای ئەوە کوا ئازارەکەتم پیشان بدە، دەمەوێت ئازارەکەت ببینم. کابرا گوتی خۆ ئازار شتێک نییە ببیندرێت. بالول وتی کەواتە ئازار بوونی نییە، چونکە ناتوانین بیبینین. خەلیفە وتی ڕاستی بابەتەکە چییە؟ بالول وتی ئەم پیاوە دەڵێت بەهەشت و دۆزەق بوونیان نییە، چونکە کەس لە ئێمە نەیبینیون. ئەگەر مەرج بێت هەر شتێک نەبیندرێت بوونی نەبێت، کەواتە ئازاریش بوونی نییە، چونکە نابیندرێت. خەلیفە وتی لە مەبەستەکەت تێگەیشتم، ئێستا دەتوانیت بڕۆیت، تۆ ئازادی. وا ئەزانم ئەم پیاوەش وەڵامەکەی وەرگرتەوە.